بسم الله الرحمن الرحیم. ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی هەڵبژێردراوی کۆماری ئیسلامی ئێران لە مەراسیمێکدا لە پەرلەمانی وڵاتەکەی سوێندی یاسایی خوارد و بووە هەشتەمین سەرۆک کۆماری ئەو وڵاتە. خداوند قادر متعال ڕەئیسی ناوی تاوی سەید ئیبراهیم ڕەئیس ساداتیە. لە 14 تشرینی یەکەمی ساڵی 1960 لەدایک بووە. خێزاندارە و خاوەنی دوو کچە. ڕەئیسی پێشەوەی ببێتە سەرۆک کۆمار چەندین پۆستی گرنگی سیاسی و حکمی و مەسەبیە بووە. لە دوای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران و لە تەمەنی 20 ساڵیدا پۆستی داواکاری گشتی کەرەجی وەرگرتووە. لە هەمان کاتدا کراوەتە سەرۆکی داواکاری گشتی شاری هەمەدان. دواتر ساڵی 1950 گواستراوەتەوە بۆ تاران و پۆستی جێگیری سەرۆکی داواکاری گشتی پارێزگای تارانی پێدراوە. ساڵی 1970 ئەندامی دەستەی پێداچوونەوە بە دۆخی زیندانیانی سیاسی بووە. هەرەوە ژوای کردووە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بەوە تۆمەتبار بکرێت کە دەستی لە بڕیاری لە سێدارەدانی سەدان زیندانی سیاسی دابێت. لەگەڵ دەست بەکاربوونی عەلی خامنەئی وەک ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێران، ڕەئیسی پۆستی سەرۆکی داواکاری گشتی تارانی وەرگرت. دواتر بە فەرمانی خامنەئی کرایە سەرۆکی دامەزراوەی لێکۆڵینەوەی نیشتیمانی ئێران. لە ماوەی ساڵانی 2004 تا 2014 جێگیری یەکەمی سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێران بووە کە دواتر پۆستی دەسەڵاتی دادوەری وەرگرت و تا ئەو کاتەی خۆی بۆ پۆستی سەرۆک کۆماری کاندید کرد لە پۆستەکەی مایەوە. ئەمە جگە لەوەی چەندین پۆستی لەناو دەسەڵاتی ڕۆحانی ئێراندا بووە. لە هەڵبژاردننی سەرۆکایەتی 2017 بە بەدەستهێنانی لە 38.3 دەنگەکان بەرامبەر حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری پێشووی ئێران دۆڕا و نەیتوانی سەر بکەوێت. بەڵام لە هەڵبژاردنەکانی ئەم ساڵدا کادروشمی بنەبەرکردنی گەندەڵی و هەژاری و بەرەڤانی لە چین و توێژە فەرامۆشکراوەکانی بەرز کردبووەوە توانی زۆرترین دەنگی دەنگدەران بەدەست بێنێت و ببێتە هەشتەمین سەرۆک کۆماری ئیسلامی ئێران. دوایەوەی بە فەرمی وەزارەتی ناوخۆی ئێران ڕەئیسی وەک سەرۆکی هەڵبژێردراوی و وڵاتە ڕاگەیاند. ڕەئیسی ڕوبەڕووی ژمارەی ئاڵنگاری لە بواری ئابووری و کێشمەکێشم لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی بەتایبەت لە پرسی زیندوکردنەوەی ڕێکەوتنە ئاتۆمیەکانی تاران و وڵاتانی پێنجکۆیەک دەبێتەوە. برای رهبری فرزانه انقلاب اسلامی امام خامنه‌ای مد ظله العالی